سڵاو 1500 سڵاو. زۆر سپاس لە ڕاستیە هاتووم بۆ عەزیەک عەزیەکانتان لەکوێیە؟ ئەوە هەموو عەزی. زۆر سپاس سەیریانەکەم. بەخوا لامانە ڕەنگی سوور ئاوی چاوێنتە خوارەوە. واو ئەو عەزیەکە من بە دوایە گەڕێم. پاشە بۆ ڕەشوسپی بەخوا ڕەنگی پیازیم لای پیا و کەرەکە هین مەقسەد نیعی جوانترە. نا من حەزم بەمەیە ئەمە نرخی چەنە زەحمە نەبێ؟ ئەوە بە خۆڕاییە بۆ تۆ. نا خۆڕایینە نرخەکەی بێ بڵێ. ئاخر بۆ کچی جوان هەر بە خۆڕایی ئەیین. باشە ئەچم تاقیەکەمەوانە دواتر پێم بڵێ. ئەبێ تاقی کەیتە واسۆ فەتەسێک بۆ بەخوا من حیامە چێرە ئابڕوومە چێت. دەفەرمی فەرمی. ماشەڵڵا. باوکە ڕۆ جوان. فەرموو چۆن خزمەتەکەم بەڕێز؟ ناجارێکە سوپاس تەنها سێرەکەم. برایکیان باشی سەرچاوم کڵاومان هەیە ڕۆحەکەم مشتی نێرینە هەر نافرۆشم. باشە خۆ پێشتر لای بەشێکتان هەبوو نێرینەوە قەپاتم کە خێری نەماوە سە خەریکی شتی مێینە ناوەڵڵا سەرچاوم نەکبەت من لە پیاوە ڕقم لە خۆشمە دەبڕەوە. زۆر جوان بوو بەڵام پێم بڵێ نرخەکەی چەنە زەحمە نەبێت. ئەی من پێم نەوتی پاروشت وەرناگرم. دی ئاخر نابێت. نابێت نییە نازام هەچەند سیر دەکەم هەستەکەم بە تەنیاژیت. بەڵێ خۆم پشیلەکەم بە یەکواژین بە تەنیا. حەیرانی پشیلەکە بووم میاو 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 میاو. یەک دەقە تۆ زانی چۆن تمام کاتێ منە لاوی ڕقم تەلەفۆنەکەمی تایە دوای بە تەلەفۆن پێ دەڵم سیعرەکەی چەنەوە چەند نییە باش نییە؟ بە تەلەفۆن پێم بڵێ نرخەکەی چەنە؟ بەڵێ بەڵێ باش. یاخوا پیرۆزە بێت. زۆر سپاس. ئەلۆ سڵاو چۆنی؟ سەرچاوم کێوی جەنابە؟ من سۆلافم هاوی کەوە عەزیەکە و یامە بە بەلاش؟ وڵا لەو ناوە خۆشە. زۆر سپاس ویسم زانم تۆ بۆچی و عەزیە و یامە بە بەلاش بێەوەی پارەم لێ وەرگری؟ قەزابی باسی پارەمە کە پێم نەوتی یەک قاوە لە ماڵی ئێوە بخۆمەوە وابزانم پارەی 100 عەزی داومت. ئەی تۆ ژن و ماڵت نییە؟ بەرەوەڵا هەمە بەڵام ژنەکەم زۆر ناشرینە. بۆ تۆ خۆ زۆر جوانی؟ وەڵاهی من لەو جوانترم وا شایەتە بێتە خەوەزی ڕاکەیت مەعەدەڵێ پشتم ێشێ ئاخ و ئۆفێکێتی هەر مەپرسە لەبەر چاوم پۆتووە. ئێبی بە بۆ لای دکتۆر ژن زۆر ماندووە بەردەوام خەریکی ماڵ و مناڵ و یە بەڵا بی یاخوا دەتۆ واز لەو مۆزوعانە بێنە بزانم کەی بێم قاوێ بەیەکەوە خوێن لە ماڵیەوە. من نەترسم لەبەر دایکم و براکانم ناتوانم. تۆ نەوە بە تەنیاژیم؟ ئەی من مەبەستمەوە بوو کە من مردم نییە نەک بە تەنیا بژیم. کچێ منە بمە پیاوە منەتمە هاوسەرێک منە بم بە هەموو شتێکرد بە قورعان بە قوربانی چاوە. یەک دقیقە ئێستا ئێمە خزمەتان ئێستا ئێمە خزمەتان تۆ پێم بڵێ کەی بێم؟ کەی بێ ئێستا کاتژمێر چەنە؟ دوای ئاوا نزیکی مەغریب بۆ ئەو ناوە بێ زۆر باشە بێ. ئەی عینوانی ماڵەکە؟ من دوای لۆکەشنەکە و بۆ نێرم. باشە بە قوربان خوا حافیز. خوافیز خوا لەگەڵ. خوا لەگەڵ. لۆکیشن 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 ئەوە تام لەبەر دەمی ماڵتانە. زۆر باشە سەیری ئەم لەولا بکە بزانە کەس دیار نییە؟ نە کەس دیار نییە. دەرگاکە کراوەتەوانە ڕێک وەرە ژوورێ. ئەوە کردمەوە. ڕێک بە قادر مەکانە وەرە سەرێ. باش ئەوە سەرکەوتن. ئەوە سەرکەوتن. زۆر باشە دەرگای مەدخەلەکە کراوەتەوانێ ڕێک وەرە ژوورەوە. ئەوە دەرگای مەدخەلەکەشم کردەوە هاتم. ئەوە دەرگای مەدخەلەکەشم داخستەوە. حالین لە مەتبەخەکەیام. ئەی تۆ لەکوێی دەوەرە؟ ئەوە هاتم. ئەی دەوەرە؟ ئەوە هاتم. چییە بین؟ خیانەت. باوکە من داوای لەبوردن لە تۆکەم منەوە نیم کە تاقیبی تۆ بکەم بەڵام لەبەر دایکم ئەو کارم کرد ئەو خاتونەی کە تۆ ویستن لە خشتەی بەری مەبەستم سۆلافخانە
ئەو هاوکاری کردم و ئەم کارە قێزەونەی توی بۆ دەرخستین. یعنی ئەمە ماڵی بەڵێ ئێرە ماڵی منە سۆلاف بەڕێزم ئەو پارە جوانی کە لە ئافرەتی خەڵکا سەرفەکەی بۆ ماڵ و مناڵەکەی خۆتی سرفکەی باشترە زۆر بەداخەوە تەواو منە ڕۆم من لای ئێوە جێم نابێتەوە من تازە حرمەت و هەیبەتم لەناو ئێوەیان نەما منە ڕۆم تەواو وەستا من لێ دەبورم لە بە خاتی خوا ئەو مناڵانە تۆش واز لە هەوا و هەوەسی خۆ بێنە با لەمەوە دوا خێزانێکی بەختەوەر بژی یعنی منتان بەخشی ئەشەمبیلا من چەندێکی پیاوێکی نابووتم ئێوە دە ئەوە